بۆچی ئەم سەگا پەلاماری ئێمە نادات، بۆچی پەلاماری مناڵەدا، بۆچی پەلاماری هەنێک کەس ئەدا. ینی منم پرسیارە لە خەڵکەکەم و ئەکیدم خۆشیان جوابەکەیان دەسەکەوێت، چکە جوابەکەی زۆر پێ دوایە جیاوازەکەی چیە؟ جیاوازێکی ئەوەیە کە ئێمە پارێزگاریان لێکین، ئەوان هەست بەوە ئەکەن کە ئێمە نامانێت ئازاریان بدەین، بەڵام سەگ هەستی زۆر بە خۆتە، زۆر بە زووی هەست بەوە ئەکا کە کەسێک ئێوێ ئازاری بدە و جیالەوە ئەم سەگانە لەلایەن مناڵەوە زۆر ئەترسێنرێن، بۆی ئەمە وای لێکات کە هەر مناڵێک ببینێ وازانێت کە ئەو ئەیەوێت ئازاری بدە. جا بۆیە هۆکارەکان زۆرن، بەڵام ئەگەر مرۆڤ تۆزێک نەرمونیان بێ لەگەڵم ئاژەڵانەیە بڕوان ناکەم هیچ ئاژەڵێ زەرەری بۆ مرۆڤ هەبێت. ئێستێوە هاتوون چی بۆ ئەم سەگانەکەن؟ ئێسێمە هاتووی قەتریان بۆ بەکارەهێنین هەتاوەکو بە دوور بن لە هەموو جۆرە حەشەراتێک کە جەوی گەرم وایان دروستەکە، ئەم قەترێتە 3 مانگ ئیشەکەواتە هەتا کۆتایی هاوین ئیشەکە.